بە ئامادەبوونی محەممەد حەکیم کارژێڕی ئەنجومەنی سیاسی و جەزا ئەحمەد ئەندامی سەرکردایەتی و مامۆستا هەورامانگەچێنەی پەرلەمانتاری فراکسیۆنی کۆمەڵ و لە پای ئەو خزمەتەی بە درێژایی ساڵ و خۆبەخشانە کاری وانەوتنەوە لە خولە جۆرە و جۆرەکانی ئەنجومەنەکەدا ئەنجام دەدەن. ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی ئیسلامی بەهارە گەشتێکی بۆ ژمارەیەک مامۆستای و خولانە ڕێخست. سەرەتا دەستخۆشی لە ئەنجومەنی شۆڕشەکەین کە ئاستا بە سازدانی ئەم بەهارەگەشتە بۆ مامۆستانی خۆبەخش لە خولەکان کە لە هاویندا بە درێژایی ئەم ساڵ دەرزیان بە منداڵان و فێرخوازان و تەتۆ سوپاسیانەکەین و دەستخۆشیان لێکەین بۆ سازدانی ئەم بەهارەگەشتە هیوادارین بەردەوام بنێ ئێمەش وەکو مامۆستانی خۆبەخش هەرچەندە لە توانامان بەکارەکەین و بۆی خزمەت بە چینی فێرخوازان و خوێندکاران بەگشتی بکەین. ئێمە وەکو مامۆستای خۆبەخش لە ئەنجومەنی شۆڕش چەند ساڵێکە هەستاین بە وانەوتنەوە ئەوانەی قورئان و حەدیث و ئەوانە لە قوتابخانەی کاوانی کوردی و قوتابخانەکانی کەش قوتابخانەی نووری حکمەوانە و ئێستاش ئەمڕۆ هەستان بە گەشتێک بۆ ئەم دەشە لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانەیە دەستیان خۆش بێ سوپاسی ئەنجومەنی شۆڕشەکەین دەستخۆشیان لێکەین هیوادارین ئەم سەردانانە بەردەوام بێت. ئێمە پشت بەخوا ئینشەڵا هەر بەردەوام ببین چونکە سەرەتا ئێمە کە دەستمان پێکردووە بە خۆبەخشی دەستمان پێکردووە ئەوە ئەگەر خوا گەورەش تەمەن بدا ئینشەڵا هەر بەردەوام ببین. الحەمدولillah قیادە و قەواعیدی ئێمە دائما سەرقاڵی خزمەتکردنن. هەر لەو بەهارە گەشتەدا خەڵات و خەڵاتی ڕێزلێنان بەسەر مامۆستایانی خۆبەخشی خولەکاندا لەلایەن ئەنجومەنی شۆڕشەوە دابەشکرا. کارژێڕێکی ناوەندی زانایان و بانگەوازی کۆمەڵی ئیسلامیش ئاماژەی بەوە کرد سەرجەم بارەگا و مەڵبەندەکانی کۆمەڵی ئیسلامی خول و وانەی شەرعیان تێدایە بۆ پێگەیاندنی نەوەیەکی هۆشیار و دروست و دوور لە بیری توندڕەوی. ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی ئیسلامی ئەمڕۆ بەهارەگەشتێکمان بۆ پەروەردەکارانی سنووری ئەنجومەنی شۆڕش ساز کرد و لە نێو بەهارەگەشتەکەدا خەڵاتی ڕێزلێنانمان پێبەخشین وەکو وەفایەک بۆ دڵسۆزیان و ئەو مامۆستایانە خۆبەخشانە بە بەردەوامی ئێمە لە ئەنجومەنی شۆڕش 5 خولی درێژخایەنمان هەیە بە بەردەوامی مامۆستامان هەیە زیاتر لە خولێک دوانە ئەڵێتەوە لە پای ئەو خزمەت و دڵسۆزیانیان ئێمە وەکو ئەنجومەنی شۆڕش خەڵاتی ڕێزلێنانمان پێبەخشین و بەهارەگەشتێکیشمان بۆ ئامادەکردن. زیاتر لە 7 مامۆستا خۆبەخشانە لە خول و قوتابخانەکانی ئەنجومەنی شۆڕش وانە دەڵێنەوە بە بەردەوامی لە هەموو مەقەڕاتی کۆمەڵی ئیسلامی لە نەوچەکاندا لە مەڵبەندەکاندا لە دەستگاکاندا لە هەموو شوێنێکدا بەردەوام وانەی قورئان ئەوترێتەوە. یەکێک لەو جێگانەی کە بەردەوام وانەی قورئانی تایە ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی ئیسلامیە کە لە ساڵانی ڕابردوودا جێگەی وتنەوەی قورئان بووە جێگەی وتنەوەی فەرموودەی پێغەمبەری خوا بۆ صلی الله علیه وسلم. ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە ئەنجومەنی شۆڕش بەردەوام وانەی قورئانیان وتۆتەوە ئەنجومەنی شۆڕش و مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی ئیسلامی بەهارەگەشتێکی بۆ ئەنجامدان کە سوپاسیان بکات دەربارەی ئەو مقابلی ئەو قورئان وتنەوەی کە بەردەوام لە خزمەتی قوتابیەکان بوونە اعتیبار بە فەرموودەی پێغەمبەر من لە مێشکوری ناسە لە مێشکوری لا ئەوەی شکوری کە خەڵک نەکە شکوری خوای پێ ناکرێت. لە ئەنجومەنی شۆڕشی کۆمەڵی ئیسلامی بە درێژایی ساڵ 9 خولی درێژخایەن و 5 پێشبڕچێ و 2 پرۆژەی کورتخایەن و 2 قوتابخانەی زانستە شەرعیەکان بوونیان هەیە و لە سەرجەم خول و پرۆژەکانیشدا نزیکەی 7 مامۆستای خۆبەخشوانە دەڵێنەوە 975 فێرخوازیش بەشدارن. ئەنجومەنەکە زۆرترین خزمەتی بە کەسوکاری شەیدان و ئەنفالکراوانی سنوورەکەش کردووە. جەلال جەباری کەناڵی ئاسمانی پەیام سنووری ناحیەی قادر کەرەم.